دا گفتوگۆکەین لەسەر کۆنفرانسێک لە شاری سلێمانی لە زانکۆی سلێمانی ئەنجامەدرێت کە ڕۆژانی 29 و 30 نیسان ئەنجامەدرێت. کۆنفرانسەکە لەژێر ناونیشانی کاری کۆمەڵایەتی و ناسنامەی پیشەیی لە هەرێمی کوردستان بە هاوبەشی زانکۆی سلێمانی، کۆلیژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانی و هەروەها کۆلیژی ئادەب لە زانکۆی سەلاحەدین لە شاری هەولێر و هاوکاری ڕێکخراوی سیت. کۆنفرانسەکە بۆ ماوەی 2 ڕۆژ ئەنجامەدرێت و بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات ئەم کۆنفرانسە ئەنجامەدرێت. گفتوگۆ لەسەر کۆنفرانسەکەکەین لەسەر کاری کۆمەڵایەتی چییە و ئامانج لەم کۆنفرانسە چییە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە پاڤێ جەمیل، ڕاگری کۆلیژی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی سلێمانی. دکتۆرە سڵاوت لێ بەخێر بیت. سڵاو لێ بێ، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ بەڕێزت. سەرەتا باناسەندنێک بۆ کاری کۆمەڵایەتی بکەین کە ئەوترێ کاری کۆمەڵایەتی مەبەست لە کاری کۆمەڵایەتی چییە؟ بەڵێ، زۆر سپاسانەکەین. دیارە ئێمە وەکو کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانی وەکو نەریتێکی هەمیشەییمان چالاکی جۆربەجۆر و جیاوازمان هەیە. ساڵانە ئەنجامی ئەین لە شێوازی کۆنفرانس و سیمینار و پانێڵ و هەروەها وەرکشۆپ و زۆرێک لەو بابەتانە و چالاکی خوێندکارەکانمان هەروەها مامۆستاکانمان لە ڕێگەی توێژینەوەی زانستیەوە. بۆیە ئێمە بە پێویستمان زانیوە وەکو کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان بە حکمی ئەوەی کە ئێمە 8 بەشی زانستیمان هەیە و بەشەکانیشمان هەمووی پەیوەندیدارە بەلایانی کۆمەڵایەتی و مرۆڤایەتی و لە هەمان کاتیشا لە ناو هەموو جمگەکانی کۆمەڵگەیە دەرچۆکانمان بەشداری کاران هەیە. ئێمە 2 بەشی زۆر سەرەکیمان هەیە لە ناو کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان کە ئەویش بەشی کۆمەڵناسی و بەشی کاری کۆمەڵایەتیە. دیارە ئەم 2 بەشە یەکێکن لەو بەشانەی کە بە تەواوەتی ئەچنە ناو هەموو بوارەکانی بابەتی خزمەتگوزاری کۆمەڵایەتی. بە خۆشحاڵیەوە ئەم جارە کاری کۆمەڵایەتی وەکو بەشی کاری کۆمەڵایەتی لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان و زانکۆی سلێمانی پێکەوە لەگەڵ بەشی کاری کۆمەڵایەتی کۆلێژی ئاداب لە زانکۆی سەلاحەدینی هەولێر پێکەوە پرۆژێکی هاوبەشیان هەبوو. دیارە بەشی کاری کۆمەڵایەتی تەنها لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانی سلێمانی و کۆلێژی ئادابی زانکۆی سەلاحەدین هەیە لە هەرێمی کوردستاندا. بۆیە پێکەوە بیریان لەوە کردەوە کە فەراغێک و ناڕوونیەک هەیە لەبارەی ئەوەی کە خزمەتگوزاریەکان و هەروەها ئەو دەرچوانی کە دەرەچن دوجار چۆن ئەتوانن خزمەت بە کۆمەڵگە بکەن لە بواری کاری کۆمەڵایەتیە. هەر ئەمە وای کرد کە بە خۆشحاڵیەوە دەستگای سیت هاوکاری ئەم پرۆپۆزەڵ و ئەم پرۆژێ بکات کە پرۆژەیەکی درێژخایەنە ساڵانێکی زۆرە خزمەت هەم بە کۆلێژی ئادابەکە و هەروەها کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لێرە لە سلێمانی لە ڕێگەی ئەوەی کە وەرکشۆپ و سیمینارات و کۆمەڵێک کاری مەیدانی زۆر باش و هەمە ئاهەنگی بۆ خوێندکارەکانمان ئاماداکە کە بتوانن بە پراکتیکی ئەم کارە جێبەجێ بکەن، چونکە کاری کۆمەڵایەتی خۆی بۆ خۆی کارێکی مەیدانیە بەڵام بە دیسپلینێکی ئەکادیمیەوە واتە زانستێکی گەورە و فراوانە لە بوارەکانی مرۆڤایەتیە کار ئەکا بۆ خزمەتگوزاری و خۆشگوزەرانی کۆمەڵگە و تاک، کار ئەکا بۆ ئەوەی کە بتوانێت لە هەموو سێکتەرەکانی تایبەت بە مرۆڤایەتیە کار بکە. واتە کاری کۆمەڵایەتی خزمەتگوزاریەکانی زۆر فراوانە، زۆر گەورەیە. ئەگەر بێت و کاری کۆمەڵایەتی لە ڕێگەی خزمەتگوزاریەکانیەوە بناسرێ و هەروەها لە ڕێگەی لایانی حکومی و لەلایانی ئەهلیەوە کاری پێ بکرێت، ئەوە ئەتوانین بڵین کۆمەڵگەیەک و تاکێکی تەندروستمان ئەوێ، چونکە کاری کۆمەڵایەتی ئەتوانێت لە بوارەکانی پەروەردا، لە بواری تەندروستی، لە بواری دادگاکان، لە بواری تەنانەت سەربازی، لە بواری سیاسی و لە هەموو ئەو بوارانی خانەی بە ساڵاتچوان و خاوەن پێداویستی تایبەت و لە هەمان کاتیشا ئەو کەیسانی کە هەیە لە ڕووی تونند و تیژی و داڵدەدان و واتە ئەچێتە ناو هەموو بوار و جمگەکانی تایبەت بە کەیسەکانی کۆمەڵایەتی و مرۆڤایەتی کە ئەتوانێت بە شێوازێکی مرۆڤ دۆستانە و بە شێوازێکی دادپەروەرانە و بە شێوازێکی هەستکردن بە بەرپرسیارانە و هەروەها بە شێوازێک کە بتوانێت بە ڕێگایەکی ئاسان و بە ڕێگایەکی مرۆڤ دۆستانە کێشەکانیان بۆ چارەسەر بکە. دیارە زۆر جار لە بواری پەروەردە ئەبینین کە
بابەتی کۆمەڵناسی و بابەتی دەروونناسی و بابەتی کاری کۆمەڵایەتی کە ضرورن یعنی لە وڵاتانی پێشکەوتووە یاخود لە زۆرێک لە وڵاتانە کاری پێ ئەکرێت هەریەکەیان بە پێی کاری خوان بەڵام بەداخەوە ئێمە ئێشتا کۆمەڵگەکەمان یاخود ئەو لانانەی کە پەیوەندیدارن بەوەی کە سوود وەربگرن لە خزمەت گوزاریەکانی کاری کۆمەڵایەتی بەو شێوازلی تێنەگەیشتن زۆر جار تێکەڵاوی دروستە بێ لە بینی ئەم سێ بوارەکە زۆر نزیکە کارەکانیان لە یەکەوە بەڵام کاری کۆمەڵایەتی ئەتوانین بڵێن سەرەتای دەستپێکردنی چارەسەرکردنی کێشەکانە دوجار بۆ لایەنەکانی ترواتە ئەگەر لە خوێندنگایەکە لە بواری پەروەردەیە پێشتر ئەبێ سۆشال وۆرکەر واتە ئەو کارمەندە یاخود ئەو کەسی کە خزمەت گوزاریە کاری کۆمەڵایەتەکە پێشکەشەکە پێشتر یەکەم کەیس لەلایەن ئەوە ببینرێ دوجار ئەگەر پێویستی بۆ بوو کە مەرحەلەکانی تر ببڕێ ئەنجا وردە بچێتە لای لایەنە دەرونی و بابەتەکانی تر لە کۆمەڵگەی ئێمەیە زۆر جار بەداخەوانێ لایەنەکانی تریش فرامۆشکراون نەوەکوم هەر ئەم لایەنەی کاری کۆمەڵایەتی کە لە سەرەتای دەستپێکردنی چارەسەرەکانە باشەکەواتە بوونی هەر دەرچوویەکی بەشی کاری کۆمەڵایەتی لە هەر سێکتەرێکا بێ گرنگی خۆی هەیە لە هەر سێکتەرێکا بێ گرنگی خۆی هەیە بە حکمی ئەوەی کە ئەتوانێت خزمەت گوزاری کۆمەڵایەتی و ڕێگە چارەسەری کێشە و گرفتە کۆمەڵایەتی و دەرونیەکان بکات لە کۆنفرانسەکە لەسەر 12 سکیلی جیاواز قسە ئەکرێت کە پێویستە لە هەر دەرچوویەکی بەشی کاری کۆمەڵایەتیا هەبێت زانیاری من بێتە سەبارەت بە 12 سکیلی جیاواز چی لە قسە لەسەر چی ئەکەنەوە بەڵێ دیارە ئێمە کە کۆنفرانس ئەنجامەین بۆ ئەوەیە کە ئێمە دەست بخینە سەر یەکەم ئەهەمیەت و گرنگی کارەکانیان لە بواری کۆمەڵایەتی و مرۆڤایەتیە بۆ ئەوەی کە بیان ناسەرین دەرچۆکانمان بزانن کە دوجار چەند گرنگیەکی گەوریان هەیە لە ناو کۆمەڵگەیە کە تا ئێستا بۆ شێوازە دەرچۆکان سوودیان لێ نەبینراوە هەیە ئەیبینین لە کەرتی تایبەتە زۆر سوودیان هەیە بۆ نمونە لەو شوێنانەی کە بەداخۆ مناڵی ئۆتیزم کە لە ئێستا زۆرە و لە هەمان کاتا لە ئەو شوێنانی کە شەڵتەرەکان و کەیسەکانی تایبەت بە توندوتیژی هەیە لە دادگاکانیشا بە جۆرێک لە جۆرەکان لە پەروەردەشا هەیە بەڵام بەو شێوازە فراوانە کارەکانیان تێکەڵ بووە ئێمە ئەم کۆنفرانسە چەند ئامانجێک و چەند هەدەفێکمان هەیە یەکەمیان یەکێک لە ئامانجەکانمان ئەوەیە کە دەرچوانی کاری کۆمەڵایەتی ناونیشانێکی وەزیفیان هەبێت چونکە تا ئێستا ناونیشانێکی وەزیفی تایبەت بەخوایان نییە و زۆر جار کارەکانیان لەگەڵ دەرچووی کۆمەڵناسی و دەرچووی دەروونناسیات تێکەڵە بێت کە ئەمە ئیشەکەی خۆیان ناکەن کە سەرەکی ترین ئیشەکان لەلایەن ئەمانەوە پێویستە دەست پێ بکات چونکە ڕێگە چارەکان و شێوازی مامەڵەکردن لەگەڵ کەیسەکانە یەکەم جار بەم شێوازە دەست پێکە دوجار ئێمە هەدفێکی ترکە زۆر گرنگە گۆڕانکاریە لە مەنهەجاواتە لە مەنهەجی خوێندنمان لە بەشی کاری کۆمەڵایەتی تاوەکو بتوانین سوود لە مەنهەج و ئەو ئەپدەیت و زانیاریانە ببینین کە لە جیهانە ئەگوزارێت چونکە ئێمە ئەو توێژەرانەی کە بەشداریان کردو لەم کۆنفرانسە لە چەندین وڵاتی جیاوازی هەم ناوخۆیی و دێرەوە بەشداریان کردووە یەکێک لە تەوەرە گرنگەکانی ئەم کۆنفرانسەش ئەوەیە کە بتوانین مەنهەج و چۆنەڵی وانەکان و ئەو ڕێگەی پراکتیکانی کە هەیە و پێویستەکە لەسەر ئاستی جیهان ئێمە بهێنینە ناو بەشی کاری کۆمەڵایەتیەوە بۆیە بتوانین بەشێک بێ بە تەواوەتی لە کاری مەیدانی و پراکتیکی خۆیانە بتوانن جێبەجێ بکەن خۆشحاڵانە چەندین توێژینەوەی دەرەوە بەشداریان کردووە لە ئەمریکا لە تانزانیا لە ئەڵمانیا لە بەریتانیا لە میسر لە وڵاتانی عەرەبی لە وڵاتانی باشووری عێراق ینی ئەمانە هەمووی خۆی بۆ خۆی جێگەی خۆشحاڵێ بۆ ئێمە کە لە ڕێگەی ئەم توێژینەوانەوە لەگەڵ توێژینەوە ناوخۆیەکانی خۆمان هەم لە زانکۆی سەلاحەدین هەم لە زانکۆی سلەیمانی کە بتوانین پێکەوە دەست بخینە سەر ئەو ناڕوونیانەی کە هەیە و باشتری بکەین بەرەو پێشتری بەرین ئەم ناڕوونیانە چییە؟ ئەم ناڕوونیانە بۆچی دروست بووە بۆ گرنگی بە دەرچوانی بەشی کاری کۆمەڵایەتی نادرێت تاکو ئێستا کە لە هەرێمی کوردستانە بۆ نە زانکۆی سلێمانی بوونی هەیە کۆلیژەکە لە دام و دەستگاکانی حکوومەتە ئەوەندە کە شوێنەکە و پێگەکەیان گرنگە بۆ تا ئێستا گرنگیان پێنەدراوە کە بکرێنە دام و دەستگاکانی حکومیەوە بەڵێ بەشەکە خۆی بۆ خۆی بەشێکی نوێیە تازەیە و لە هەمان کاتیشا ستافەکانی هەمیان ستافی نوێ و تازن بۆیە تا لە هەرێمی کوردستانی شا تەنها لە زانکۆی سلەیمانی کۆلێژی زانستی مرۆڤاتی بەشی کاری کۆمەڵایەتی هەیە لەگەڵ زانکۆی سەلاحەدینە بە خۆشحاڵیەوە تاکە پرۆفیسۆر کە لە بواری کاری کۆمەڵایەتیە هەبێت لە هەرێمی کوردستان لە کۆلێژی زانستە مرۆڤاتیەکانە
و ئەو مامۆستا بەڕێزانەی تریش تازە پلەی زانستیان بەدەستهێناوە بۆیە ستافەکان ستافی نوێن و لە هەمان کاتیشا دەرچۆکان چەند خریجێکی کەمیان چۆتە ناو کۆمەڵگەوە ئەمە وای لێ کردووە کە ئەو شێوازە ناڕوونیە هەبێ هەروەها زۆر نزیکە کاری کۆمەڵاتی لەگەڵ کۆمەڵناسی و دەروونناسیە ئەمە وای لێ کردووە کە ئێشتا جێگەی پێی خۆیان نەگرن و لە هەمان کاتیشا نەبوونی دامەزراندن و نەبوونی هەلی کار بۆ دەرچۆکانمان ئەمەش جارێکی تروای لێ کردووە کە زۆر جار بە هەر کارێک رازی بن بۆ ئەوەی کە بتوانن لە بوارەکانە بۆیە شوێنی خۆی نەگرتووە ینی ئێمە ئامانجی سەرەکی ئەم کۆنفرانسە ئەوەیە کە بەڕاستی گرنگی ئەم لایەنە بە حکومەت ڕابگەێنین و بەلایەنە بەرپرسەکان ڕابگەێنین بۆی کە دەرفەتێکی باش بۆ دەرچوانی کاری کۆمەڵایەتی هەبێ چونکە ئەگەر بێت و کاری کۆمەڵایەتی تەنانەت لە سیتیەکانی شاگرنگە تەنانەت لە یعنی بەدەر لە بوارە خزمەت گوزاریەکان کە تایبەت بە هەرزەکاران و خاوەن پێداویستی تایبەت و بە ساڵاتچوان و هەموو ئەو سێکتەرانی تر تەنانەت بەهۆی ئەوەی کە ئێستا ئێمە لە سەردەمی سەرمایەداریان و لە هەمان کاتا بە جیهانی بوونێکی گەورەمان هەیە قەیرانێکی زۆریش هەیە لە کۆمەڵگەکەمان بۆیە سێرەکەین کۆمەڵگەکەمان زۆر تووشی گیر و گرفت و شڵەژانی دەرونی زۆر بووە بۆ لە هەمان کاتی شاوەعیەک و هۆشیارێکی ئەوەمان نییە بەرامبەر ئەو کێشە دەرونیانی کە ڕۆژانە ئێمە تووشمانە بێ بەداخۆ لەسەر دڵمان قورسە ئەگەر ئێمە کێشەیەکی دەرونیمان هەبێ بچینە لای دکتۆرێکی دەرونی خۆی لە جیهانە بەم شێوازەیە یەکەم جار پێشەوەی کە بگەیتە لای دکتۆرێکی دەرونی سۆشال وەرکەر یەکەم مەرحەلەیە کە پێویستەکە مرۆڤەکان بچنە لای گروپەکان ئەو کۆمەڵگەیە ئەمان ئیش لەسەر ئەو کێشانە بکەن بۆیە نەگاتە حاڵەتی ئەوەی کە بگەنە لای دکتۆری دەرونی و کێشەکە ئالۆز ببێ بۆیە ئەگەر بێت و دەرچوانی کاری کۆمەڵایەتی و سۆشال وەرکەر کاری خۆی بکات لە ناو دامەزراوەکان و هەم لە ڕووی حکومی هەم لە ڕووی ئەهلی ئەو کاتە ئێمە کۆمەڵگەیەکی ئارامتر کۆمەڵگەیەکی ڕوونتر و لە هەمان کاتا کۆمەڵگەیەکی بەدەر لە شڵەژانی دەرونیمان ئەبێ بە جۆرێک کە تاکەکانمان ئارامترن ئەو نە کێشەی خۆکوشتن و بەڕاستی ئێمە گەورەترین کێشەی یاخود ئەوەی کە هەستمان پێکردووە ئەوەیە کە کۆمەڵگەکەمان تووڕەیە کۆمەڵگەکەمان بە جۆرێک لە جۆرەکان کێشەیەکی زۆری کۆمەڵایەتیمان هەیە کە ڕۆژانە ئەیبینین بەداخەوە بە کوشتن و بە لە دەستدانی لایانی دەرونی کۆتایی پێەیە بەڵام ئەگەر بێت و ئەم لایەنە گرنگی پێ بدرێ و بچێتە ناو هەموو سێکتەرەکانەوە ئەو کاتە ئەم کێشانە ناگات بەو حاڵەتی کە بگاتە ئەو حاڵەتە نەخوازراوانەی کە هەمومان هەستمان پێکردووە و دەرئەنجامەکەی ئەبینینەوە چونکە ئەو توێژینەوانی کە بەدەستمان گەشتووە تا ئێستا ئێمە نزیکی 42 بۆ 43 توێژینەوەمان بەدەست گەشتووە لە شوێنی جیاواز تەنانەت لە ڕێکخراوەکانی ئێمە لایەنێکی کۆنفرانسەکەمان ئەوەیە کە ڕێکخراوەکانی کە کار ئەکەن بە فعلی لەم بوارەیە یەن باسی داتاکان و باسی کەیسەکان و باسی ڕێگە چارەسەرکردنەکانیشی ئەکەن ئەمانە هەمووی کۆ ئەکەینەوە لە کۆنفرانسەکەواتە هەم وەرکشۆپێک تایبەت بە وانەکان و منهەجی کاری کۆمەڵایەتی هەم ئەو کەیسانی کە بە فعلی هەیە لە کۆمەڵگا و لە ڕێگەی ڕێکخراوەکان و کاری لەسەرەکەن و هەم ئەو توێژینەوە زانستیانەی کە کراوە لە ڕێگەیەکی ئەکادیمیەوە هەمووی پێکۆتیەکەڵەکەین بۆیە بتوانین لەم کۆنفرانسە کارێکی باش بکەین بۆ کۆمەڵگەکەمان بۆ تاکەکانمان بە شێوازێک کە لایەنی چۆنەڵی بەرپرس لە کۆمەڵگە و لە هەمان کاتالانی حکومی بێنە سەرخەت لەگەڵمانە و ئێمەش بەشێک بین لە چارەسەرکردنی ئەو هەموو کێشە و گرفتانی کە لە کۆمەڵگەکەمانە خۆی بینێتەوە. باشە دکتۆرە زەنەری من بەیتێ سەبارەت بە شوێنی کۆنفرانسەکە و کاتی دەستپێکی کۆنفرانسەکە ودا بەشکاریتان چۆن کردو بۆ چالاکیەکان بۆن منە لە 29مان کە بەیانیەکەی کۆنفرانس دەستپێکە چالاکیەکانی بەیانەکەی چییە و دوانیۆڕۆکەی چییە بە هەمان شێوە بۆ ڕۆژی دومیش. بەڵێ دیارە ئەم کۆنفرانسە لە زانکۆی سلەیمانی لە هۆڵی کۆنگرێس ئەکرێت کە لە سەرۆکاتی زانکۆی سلەیمانیە دەستپێکی کۆنفرانسەکەمان لە 29/4/2024 ڕۆژی دووشەممە بە ئامادەبوونی بەرپرسانی حکومی و حیزبی و هەموو ئەو لایەنانەی کە بەرپرسن لە ڕووی حکومەتەوە و لەم سێکتەرانەی کە باسم کرد و لە هەمان کاتە سەر لە بەیانەکەی دەستپێکی کۆنفرانسەکەمانە و هەروەها پانێڵێکی گەورەشمان هەیە کە هەم ئەو لایەنانەی کە لە ڕووی کۆمەڵە و کۆمەڵناسان و دەروونناسان و هەروەها ئەو لایەنانەی کە هەیە ئەوانیشتیا بەشدارن لەگەڵ مامۆستایان و ئەکادمیستانمان دەرە و ناوخۆ و دوای نیوەڕۆکەشی بە هەمان شێوە
بەردەوام بێت چونکە سەرەتای کۆنفرانسەکە لە هۆڵی کۆنگرێز لە هۆڵە گەورەکەمان ئەکرێت و دوجاریش لە هۆڵەکانی تر بەشداری بە کۆنفرانسەکەمان و یاخود بەردەوامی بە کۆنفرانسەکەمان ئەین کە چەندین پانێڵ لە خۆ دەگرێت لە سێ هۆڵی جیاوازدا تاوەکو ئێمە لە ڕۆژی دومیشا بە هەمان شێوە هەر بەردەوامە بێ هەم بەیانەکەی هەم دوای نیوەڕۆکەی لە دوای نیوەڕۆکەیە ئەکەوینە ئەوەی کە بە تەواوەتی ئەو توێژینەوانی کە عرض کراون لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە پێشنیار و ڕاستپاردەکانی لێ کۆ ئەەکەینەوە لە مەراسیمێکە جارێکی تر پێشنیار و ڕاستپاردەکان پەخشەکەین و بڵاویەکەینەوە بۆ ئەوەی کە بتوانین بینێرین بۆ لایانی بەرپرس و سوودی لێ ببینن و بیکەنە چۆنەڵی چالاکی و ئەجەندایەکی گرنگ لە بواری کارکردنیان لە داهاتووە چونکە ئەمە بە تەواوەتی خەم و ئامانجی هەم مامۆستایانی زانکۆیە هەم ئەو لایەنانن کە بە تەواوەتی لە بواری کۆمەڵایەتیا کارەکەن و ساڵانێکە خزمەت بە کەیسەکانەکەن کە ئەمە خەمی هەمومانە و ئیشەڵا ئەمانەوێت بیگەینە شوێنی خۆی بۆ ئەوەی کە بتوانرێت کۆمەڵگەیەکی ئارام و تاکێکی هۆشیار و لە هەمان کاتا وڵاتێکی گەشە سندومان دەست بکەوێت لە کۆتایی سپۆنسەری میدیایی دەستگای میدیای کورسانی بەتەکی طبعاً ئێمە زۆر دەستخۆشی لە دەستگای میدیای کورساتەکەین بەڕاستی هەچ کاتێک بۆ هەر چالاکێک بۆ هەر بابەتێک ئێمە ماڵی هەمومانە بۆیە هەر ئەگەڕێنەوە بۆ ماڵەکەی خۆمان و داوای هاوکاریمان لێ کردوون بەڕاستی بە زۆر بەدەممانەوە هاتوون ئێمە هەر ئەمە یەکەم کۆنفرانس نییە کە دەستگای میدیای کورسات سپۆنسەرمان بکات و هاوکاریمان بکە ئێمە کۆنفرانسێکی تریشمان کرد کە کۆنفرانسی ژن بوو بەڕاستی ئەوەش کارێکی زۆر جوانیان بۆ کردین کە دەنگانوێکی زۆر باشیە بوو ڕاستە کۆنفرانسەکە پڕی بوو لە بابەتی زانیاری و خۆشی بابەتەکە بابەتێکی گرنگ بوو بەڵام بەبێ میدیا بە تەکید ئەم پەیامە ناگات میدیا زۆر گرنگە تاوەکو بتوانێت پەیامەکەمان بگێنێ بە هەموو ئەو لایەنانە و بە هەموو تاکێک ئەوە زۆر گرنگە ئێمە سپاسی بەڕاستی کورساتەکەین کە هەموو کاتێ پشتیوان و هاوکارمان بووە و هەروەها زۆر سپاسی دەستگای سیدی شەکەین بەڕاستی کە هاوکاری تەواومان ئەکاوە پرۆژەیەکی درێژخایانمان هەیە لەگەڵیانە هەم لە پێشتریشە هاوکارمان بووە بە چەندین شێواز هەر لە کتێب بەخشین هەر لە ئەوەی کە کۆڕ و هەروەها وەرکشۆپ و دەوراتی زۆری لەسەر ئاستی خوێندکار و مامۆستاکانیش بۆ کردوینێتەوە و لە هەمان کاتیشا پرۆژەی درێژخایانمان هەیە لە داهاتووشا بە هەمان شێوە خزمەت گوزاریەکانیان زۆرن و خوێندکارەکانمان بە تەواوەتی لە ڕووی پراکتیکیەوە ئەتوانین بڵێن زۆر سوودمەند بوون لێیان دەستان خۆش بۆ هەمیشە سەرکەوتوو بن سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەمەدەبوون زۆر سپاس بۆ بەڕێزان